هاوکات لەگەڵ دواکەوتنی زیاتری دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە ناوچەکە بەسەدان مامۆستای ناڕازی و فەرمانبەری هەڵەبجە ڕژانە سەر شەقام و جەختیان لەسەر داواکاریەکانیان بە دیاریکراوی موچە لە کاتی خۆیدا کردەوە. من لە جێی وەزیر بوومایە دەستم لە کارێک کێشایەوە بەڕاستی زۆر عیبە زۆر شەرمە یعنی چەندێکەوە مانگێک و چەند ڕۆژێ من لەسەر جادەین وەزیر یعنی پەیامم هەیە بۆ تۆ بۆ جواب نایێتەوە بەڕاستی یعنی ئەم مامۆستایانە بە کەسی خۆت نازانی بە مامۆستای وەزارەتەکەی خۆتی نازانی ئەگەر تۆ بەڕاستی وەزیری دڵسۆزی ئەم وەزارەتی خۆتی وەرەدەنگ قسە بکە پاشەکەوتەوە لێ بڕینەوە چارەکە موچەوە خۆ گونجاندنەوە لەو کاتەوە ئەگەر ئەم حکوومەتە باکی هەبووە بە قەزەکان ئەلبەتە نەگەشتە ئەمڕۆ ئینشاڵڵا وەکو فەرمانبەران و مامۆستایان بە گروتینەوە بەردەوام ببین لە بایکۆتکردن تا هەموو خواستەکانمان دێتە دی. ئێمە پەیمانمان دووبات کردوتەوە کەوا بەردەوامی لە بایکۆت و هیچ کاتێک بایکۆت ناشکێنین لەژێر هیچ فشارێکە بەڕاستی چونکە هیچ هیوایەک نییە بە حەقەدانی تا بایکۆت بشکێنی ئێمە هیوایەکمان نیەوە ئەوەی کە دیارەڵێن تا دوو مانگی تر موچانێرێ دوام دوو مانگە چی یعنی تۆ هیوایەک نەدەی بە مامۆستایان و بە فەرمانبەران بەڕاستی بایکۆت لە پێ ناوی چیە بشکێنرێ بە حەقەت. مامۆستایان دووپاتی دەکەنەوە وەک یەکێک لە ڕێگاکانی فشار بایکۆت بەردەوام دەبێت و هەڕەشە و داواکاریەکانی دەسەڵات بۆ شکاندنی بایکۆت ساردیان ناکاتەوە هەر بۆ مەبەستەش ڕێپێوانیان ئەنجامدا. وەک یەکێک لە ڕێگاکانی فشار بایکۆت بەردەوامی ئەبێت و بە هیچ جۆرێک مامۆستایان و فەرمانبەران ناچنە ژێرباری شکاندنی بایکۆت و پێشمان وایە ئەبێت لەم هەڵوێستەدا کە سوکاری خوێندکاران و چین و توێژەکان بەگشتی پشتیوانیمان بکەن تا فشارەکان جێکەوت ئەبن و کۆتایی بەم ستەمە دێت لە پێتانی موچە لە وادەی خۆیدا و پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی. بۆ ئێمە و دەنگەڕە دەکەینەوە لێژە ڕایگەێنین کە بایکۆت بەردەوامە بێت و ئەو هەڕەشە و گۆڕشانەی وەزارەتی پەروەردەیش کە بە شێوازە لە شێوازەکان هاتوون سەرودڵی مامۆستا ئەگرن لەجێ ئەوەی کە دیفاع لە مافەکانی بکەن هاتوون کەوتونتە هەڕەشە و چاوسورکردنەوە لە مامۆستایان و لە قوتابیان ئەوەش ڕادەکەینەوە جارێکیکە. خجالت من داوشن وحكمراني ناشر خجالت من داوشن وحكمراني ناشر خجالت من داوشن وحكمراني ناشر ناڕزایی و خۆپیشاندانی مامۆستایان بۆ موچە پێی ناوەتە هەفتەی پێنجەمەوە وەک مامۆستایانیش دەڵێن لە سایی دەسەڵاتێکی بێباک هیچ ئاسۆیەک بۆ کردنەوەی قوتابخانەکان نییە ئەمەش دوجار تەنها بە زیان بۆ قوتابی خوێندکاران تەواو دەبێت. یەک مانگ و دوو ڕۆژی تەواوە دەرگای قوتابخانەکان بەڕێی قوتابیاندا داخراوە مامۆستایانیش دەڵێن تا جێبەجێکردنی داواکاریەکانیان لەسەر شەقام بەردەوام دەبن و ئامادە نین دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیاندا بکەنەوە تاکوەوەی حکوومەت 30 ڕۆژجارێک موچەیان پێدەدات و پلە بەرزکردنەوەیان دەست پێ دەکاتەوە. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام هەڵەبجە.